بەڕێزانم کاتەوە هەموو کاتێکتان باش جژنی نەورۆزتان لێ پیرۆز بێ هەموو کاتێکتان هەر خۆشی و جژن بێت بە هیوای ساڵێکی پڕ لا خۆشیم بۆ هەمووتان دەستپێکی ئاشرای ئەمڕۆ بە میوزیک دەبێت و چەند بابەتێکی تایبەتمان بە نەورۆز بۆتان ئامادە کردووە زارا پاشای بەخۆی لە ئینستاگرامەکەی خۆی بە بۆنەی جژنی نەورۆز نوێترین گۆرانی خۆی بە زمانی کوردی بڵاو کردەوە گۆرانیەکە بە ناوی ئەز کاڤۆ بکێمە هەروەها بە زمانی ڕووسیش پەیامێکی پیرۆزبایی بە بۆنەی جژنی نەورۆز بڵاو کردوێتەوە لە کۆتاییش بە زمانی کوردی نووسیەتی نەورۆزتان پیرۆز بێت زارا پاشا مەخۆی ژنە هونەرمەندی بەناوبانگی ڕووسی و جیهانیە کە خاوەنی زیاتر لە 11 ئالبۆمی دانسفا و سەدان کۆنسرتیشی تاوکرستا بەڕێوەبردووە زارا زیاتر لە 10 زمان گۆرانی وتووە هەوادارێکی زۆری لەسەر ئاستی جیهاندا هەیە لەسەر تەختی شانە و کۆنسرتە نێودوڵەتیەکانیش هەموو کاتێک بە شانازیەوە دەڵێت کە کوردم Machine